ببورن خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ڕۆژ بە ڕۆژ لە ڕۆژە مێژوویەکەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نزیک دەبینەوە. ئەوەی کە گرینگە کورد بە هەموو هێزێکەوە چاوی لەسەرەوەی کە تاکە دەنگێک بە فیڕۆ نەڕوات. ئەمە ململانەی سیاسی نێوان هێزە کوردیەکان نییە، ئەمە بابەتێکی ڕاپرسی و ئستفتایەکی نەتەوەی و نیشتیمانیە لە کەرکووک و دووسخورمات و خانەقین و مەخمور و مسڵ و شنگال بۆ ئەوەی کورد لەو جەبهەیە یاخود لەو خەتەی کە لەگەڵ عراق جایەکاتەوە بیسەلمێنێت کە زۆرینەیە، بۆ ئەوەی دەنگەکان بە فیڕۆ نەڕوات، بۆ ئەوەی ورد لە یاساکان تێبگەین، بۆ ئەوی ورد لە ململانەی نەتەوەی و نیشتیمانیەکان تێبگەین، بۆی بزانین هەوڵەکان چین بەرامبەر بە کورد ئەم شەو لەگەڵ بەڕێز ڕزگار حاجی حەمە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و لێپرسراوی دەستگای هەڵبژاردننی یەکێتی گفتوگۆ دەکەین کە بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. کاک ڕزگار ئێوارە باش مانتوو نەبی، سوپاس بۆ دەرفەتە. من سەرەتا ئەمەوێ بە وردی تیش بخەینە سەرەوەی کە بەڕێستان ورد و دقیقی لە بابەتی یاساکانی هەڵبژاردن و وردەکاری هەڵبژاردن و ئەو یاسایی کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی پێ ئەنجام دەدرێت. کام لیستە دەتوانێت بچێتە چێبڕچێوە، کام کاندیدانە دەتوانێت بچێتە چێبڕچێوە و هەروەها چۆن دەتواندرێت دەنگی کورد ئەوانەی کە دەنگەدەن دەنگەکە بە فیڕۆ نەچێت. زۆر سپاس. سەبارەت بە ئەو لیستانەی کە ئێستا کە لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق تەقدیمیان کردووە و مشارەکەی هەڵبژاردنیان کردووە و هەروەها کاندیدەکانیشیان بە پێی ژمارەی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگاکان دیاری کراوە. ئەو لیستانە دەستە چێبڕچێەوە کە ئەوانەی خاوەنی مۆڵەتی هەڵبژاردننی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراقیان هەیە و کاندیدەکانیش هەمان و کاندیدانن کە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کە بەشدارن لە خانەقین لە سەلاحەدین لە کەرکووک لە نینەوە کە چونکە ئێستا شنگال و مەخموریش بەشێکن، نینەوە بازنێکەوانیش بەشێکن لە ئەوێ. یاساکە چیمان پێ دەڵێ کاک ڕزگار، وردەکاری یاساکە چییە؟ وردەکاری یاساکە سەبارەت تەمان یاسای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەمان یاسایە کە لە هەموو پارێزگاکانە کە چۆن دەڵێ دەنگ ینی کاری پێ دەکرێت، بەڵام کەرکووک تایبەتمەندێکی دراوە پێی. کەرکووک یاسایەکی دەتوانم بڵێم ئەو بڕگەی تایبەتە بە کەرکووک چەند بڕگەیەکی بۆ دیاری کراوە لە ناو بڕگەکان ئەوەی کە با بڵێن ناسنامەی 57 هەیە، ئەمەی کە ئەمەی چۆن دەڵێ بتاقەی تەمینی پێش 2023 کۆمەڵێک بڕگە و مادە دیاری کراوە کە تەدقیقی سجلی ناخب بکرێت، بەڵام بەهۆی ئەوەی کە ماوەی وردبینی دەنگدەرانی کەرکووک ئەو ماوەی کە با بڵێن ئینتیخاباتەکەی بۆ دیاری کراوە، کۆمیسیۆن ئەتوانم بڕێم بە پێی مطالعەیەکی فەنی خۆی کە لە یاساکە هیچ وادەیەکی دەستنیشان نەکردووە، هەوڵێکی زۆریدا لەگەڵ وەزارەتەکان کە بۆ ئەوەی ئامادەکاری بکەن بۆ ئەو بابەتانەی کە پێویستە لە بڕگەکە لەسەر مەسەلەی 57 لەسەر 140 ئەوانەی کە 140یان هەیە، ئەوانەی کە بیتاقە و تەموینیان هەیە، بەڵام ئەوانە ئەو ماوە کورتەی کە دیاری کرابوو فریان نەکەوتن، بەڵام ئینتیخاباتەکە بەردەوامە بێت و تدقیقی سجلیش ئەکرێت، بەڵام بەهۆی ئەوەی کەوادەکە دیاری نەکرا و دڵنیاشتان دەکەمەوە کە ئەو وادەی کە پێویستێتی کۆمیسیۆن بۆ وردبینی لە دەنگدەرانی کەرکووک پێویستی بە وەختێکی زۆرە بێت، بۆیە هەڵبژاردنەکە لە کاتی خۆی و لە وەخت و کاتی دیاری کرا و کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تەنسیق لەگەڵ کۆمیسیۆنی باڵا دیاری کردووە لە وەختی خۆی لە 12 ئەنجامەدرێت. باز لەوە کرێت کە لیستە بچووکەکان مەسەلەن بۆ کورد ئەوە گرینگەکە ئەگەر بێت و مەسەلەن نەگەنە چێبڕچێکە دەنگەکانی کورد دەسووتێ لە چه حاڵەتێکە دەنگی کورد بە فیڕۆ ڕوا، لە چه حاڵەتێکە پێویستە دەنگ درێ بە قایمەی گەورە یان قایمەی بەهێز؟
بەڵێ وڵا ئێمە لە پێش تەقدیمکردنی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئێمە بە بەرچاوی هەموو ڕاگەیانەکان لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەبێ ئیسیسنا داوامان کرد کە کورد هەمومان بە یەکەوە لە ناوچە کێشە لەسەرەکان بە یەک لیزدا بزین طبعاً ئەم سیستمی یاخود ئەم یاسایی ئیستا کە بە سیستمی سانتلیگۆ 1.7 باشتر وابوو کورد هەمووی بەیەکەوە بین دڵنیا طبعاً بەتەکید ئەگەر هەمومان بەیەکەوە بوونایە کەمتر دەنگەکان ئەفەوتە بەڵام بەداخەوە لایەنە سیاسیەکان ئامادە نەبوون لەو هاوپەیمانێتی کە ئێمە پێشنیارمان کرد و داواشمان کرد لایەنەکانی تریش دەست پێش خەریب بکەن بۆ ئەوەی هەمومان بەیەکەوە بین نەهاتنە ناو هاوپەیمانیەکە بەتەکید دەنگی هەندێک لەو لیستانەی کە هەیە چی لە لیستە کوردستانیەکان و چی لە لیستەکانی تری نەتەوەکانی تریش دەنگ ئەفەوتێ بەهۆی ئەوەی کە لیستەکان پەرش و بڵاوی پێوە دیارە بەڵام خۆشببختانە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هاوپەیمانی هێز و ئیرادەمانە لەگەڵ حزبی شوێی بەرنامە و پرۆگرامەکانی هەڵبژاردن بە شێوەیەکی باش ڕێکخراوە زۆر باشترە بێت بەڵام نەتیجە هیچ ئێمە کە داوای هاوپەیمانیمان کردووە داوای یەکلیستیمان کردووە لە هەموو هێزولانە سیاسەکان لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەگە هەموو لایەنەکان دەست پێشخەریمان بۆ هەموو لایەنەکان کردووە لە پێناو کوردستانیەتی کەرکووک لە پێناوی کوردستانیەتی خانەقین و خورمات و شنگاڵ و ئەو شوێنانە بۆ ئەوەی کەمترین دەنگی کورد بە فیڕۆ بچێت چونکە وەکو لە پێشەچیەکەی باست کرد ئەم هەڵبژاردنە چارە نووسازە ئەم هەڵبژاردنە دیاریکردنی ناسنامەی کوردستانی بوونی هەموو ئەو ناوچە کوردستانیانەیە کە کێشەی لەسرە مادەی 140 کە دیاری کراوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەتواندرا ئێمە لەم هەڵبژاردنە بە دەنگ بە یەکلیستی بە پێکەوەی سەرکەوتنی زۆر گەورەتر بەدەستبێنین بەڵام پشت بەخوا بە پشتیوانی دەنگدەرانی ناوچە کوردستانیەکان لە کەرکووک لە خانەقین لە خورمات و لە شنگاڵ و شوێنەکانی تر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خانەقین لە خورمات و لە شنگاڵ بە ئیتحادی ئەهلنینەوە سەرکەوتنی زۆر بەرچاو بەدەستدێنین باشە بەڕێزت باسی ئەوەت کردکەوە دەنگۆیەکی شێوە هەوڵێکی شێ بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکە دوا بخرێت مەسەلەن ئەمانە دادگای فیدڕالیش 12 مانجی دیاری کردووە ئەمانە بۆیانە چێتە سەر بە تایبەت ئەوەی کە یانەوێت لە کەرکووک ئیستسنا بکەن ئەمان چەند لایەنێکی سیاسی دیارە لە محکەمەی ئیتیحادی سکاڵایان تۆمار کردووە لە دژی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق سەبارەت بە تەدقیقی سجلی دەنگدەرانی کەرکووک بەڵام ئەوان هیچ سەنەدێکی قانونی و یاساییان بەدەستەوە نیە تەنها دوای ئەوەی کە ئێمە لە نزیک بووینەتەوە لە وادەی هەڵبژاردن کە چەند ڕۆژێکی کەمی ماوە دوای درک پێکردن و بەرچاوڕوونی خۆیان و خوێندنەوەی خۆیان بە تایبەتی لە کەرکووک کە وەزیان بارودۆخیان دەنگدەرانیان وەکو پێویست نییە بۆیە پەنایان بردووە بۆ محکەمەی ئیتیحادی کە هیچ سەنەدێکی یاسایی نییە چونکە لە یاساکە هیچ وادەیەکی دیاری نەکردووە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنیش دڵنیایی دەداتە هەموو لایەک کە بەردەوام دەبێت ڕەنگ بێ ئەم تەدقیقی سجللا موردبینیە پێویستی بە 5 ساڵیش دەبێت بۆیە ئەمان لە ڕێگەی با بڵێن جوابەکانی خۆیان بۆ محکەمەی ئیتیحادی کە لەم وادەدا جێبەجێ ناکرێت و لە قانونەکەش وادەکە دیاری نەکراوە بەڵام ئەو لایەنەی کە سکاڵای تۆمار کردووە ئەسبابەکەشی جگە لەوەی کە وەزعی خۆیان باش نییە لەگەڵ ئەوەش پێیان باشە وەزعی کەرکووک وەکو کە ئیستا لە ڕابردوو هەبووە وەک ئەوە بمێنێتەوە چونکە لە 2005ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگار لە کەرکووک نەکراوە ئێستاش زوربەی زۆری جونگە ئەساسیەکان و لە ئیدارە و پارێزگار و کۆمەڵک شوێنەکانی تریش بەدەست خۆیانەوە دیارە لە بەرژەوەندی ئەوانە کە ئەم وەزعە ئەوها بمێنێتەوە هەڵبژاردن ئەنجام نەدرێت پرۆسەی دیموکراسی و دەستاودەستکردنی دەسەڵات پەک بخرێت
کە ئەوە پێچەوانەی کۆمەڵێک بڕگە و مادەی دەستوریە مادەی 14 16 لە کۆمەڵێک مادەی چل کە ناکرێت و شارێکی ئیستاکە 1,600,000 کەسی کە زیاتر لە 800,000 دەنگدەری هەیە تۆ بێ مافی زەوت بکەی نەهێڵیت بەشداری بکات لە هەڵبژاردن کە سەرەتاییترین مافی خۆیەتی کە دەنگ بدات خۆی کاندید بکات ئەمە ئەسبابەکەیەتی ئەم وەزعی کە هەیە وەکو خۆی بمێنێتەوە. بەڵێ ضرورەتی ئەو هەڵبژارنە بۆ کورتچیە لە کەرکووک بە تایبەتی کاک ڕزگار. وەکو باسم کرد نەک هەر لە کەرکووک لە خانەقینیش لە خورماتوش لە هەموو ئەو شوێنانەی کە هەیە کورد ئێمە ئەو ناوچانەی کە ئێستا هەڵبژارنی تێ دەکرێت ئەنجومەنی پارێزگاکانی ناوچە کێشە لە سەرەکانە ئەوانە کێشەی ناسنامە و ناسنامەی کوردستانی بوونیان هەیە تا ئیستاکە دان نەندراوە بە مادەی 140 بەشداریکردنی خەڵکی کەرکووک خەڵکی خانەقین خەڵکی خورمات و بەدەستێنانی دەنگی زیاتر و کورسی زیاتر ئەوە بۆ ڕای دنیا و نێودەوڵەتی بۆ هێزولایەنە سیاسی عێراقیەکان کوردستانیەتی ئەو ناوچانە دەسەرمێنێ. ئێمە لە کەرکووک کێشە و گیرروگرفتی بەڕێوەبردننی شار هەیە خزمەتگوزاری هەیە جێڕانەوەی دەسەڵات هەیە بۆ خەڵکی کە زۆرینەی دەنجی کەرکووکە بە زۆرینەی دانیشتوانی کەرکووکە دەسەڵات لە لای کەسێکە کە دەتوانم بڵێم کەمترین کورسیان هەیە. ئێمە لە هەڵبژاردننی 21 وازحە ینی کورد لە کەرکووک 6 کورسی هێناوە لایەنێکی سیاسی ئێستا پارێزگاری لەلایە و پارێزگاری هەیە کە خاوەنی 4 کورسین واتە وەلەو کێشە و گیرروگرفت لەلایەن هەندێک شوێنی کەشەوە دروستکراوە بەڵام دڵنیاتان دەکەمەوە ئەم هەڵبژارنەی ئەمجارە بەشداریکردنی خەڵک دڵسۆزی خەڵک و هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ جێڕانەوەی دەسەڵات بۆ باشکردنی بارودۆخی کەرکووک دەتوانم بڕێم گۆڕانکاری گەورە ئەکات لە ناوچە کوردستانیەکان بۆ ئەو غەدر و زوڵم و بێ خزمەت گوزاریانە یاخود ئەو هەوڵانەی تعریبکە و پارێزگارە ئیکات نەمێنێت پێویستە چۆن تۆ مەسەلەن کەسێکە گەردانە مەزرابێ کەسەکە گەرگلەیەکی هەبێ کەسێکە گەر شەقام و کۆڵانەکەی وەک پێویست نەبێ کارەبا و ئاوی وەک پێویست نەبێ بەڵام پرسەنەتەوەیەکە سەر بخات و ئەوانە جارێ بخاتە دوای ئینتیخابات گرنگی ئەو بابەتە لە چیدایە کاک ڕزگار؟ بەتەکیید ئەم هەڵبژاردنە بۆ چۆن دەڵێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە لە ڕابردوو لە هەموو پارێزگاکانی عێراق پارێزگار دەسەڵاتی ڕەها بوو هیچ ئەنجومەنێک هیچ کەسێک نەیەتوانی چاودێری بکە هیچ کەسێک نەیەتوانی بیوەستێنێت تەنانەت پارێزگار گەیشتووە و ئاستەی کێشە و ڕئیسی وزەراش وەکو پێویست نەیدەتوانی کە گۆڕانکاری بکات. ئیستا کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاواتە چاودێریکردنی پارێزگار لەلایەن ئەنجومەنێک کە خەڵک گەل ئەو سنوورە خۆی هەڵی بژاردووە لە دەسەڵاتی ئەوانە پارێزگار دابنێن لە دەسەڵاتی ئەوانە بەڕێوبەری شارەوانی و تەندروستی و پەروەردە و هەموو ئەم دەستگایانەی کە خزمەتگوزاریە لەو شارە دابدرێت بە دڵنیاییشەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ئامانزمانە بەبێ جیاوازی ئێمە خزمەتگوزاری بە هەموو کەرکووک بگەێنین بە هەموو ناوچەکانی بە هەموو شوێنە دوورەکانی بە هەموو ئەو گەڕەکانەی کە لە هەموو پێکهاتەکان پێکهاتوون کە ئێستا تا ئێستای کە قسە لەگەڵ دەکەم ڕەنگ بێ ناوچە کوردیەکانی کەرکووک ناوچەکانی با بڵین منتیقەی شوان و شێخ بزێنی منتیقەی قەرەهەنجیر منتیقەی سەرگەڕان کە ئەوانە هەم وەکو پێویست خزمەتگوزاری کە وەکو پێویستیان پێ نەگەیشتەوە لەگەڵ ئەوانش دەتوانم بڵێم کێشە و گیرروگرفت بۆ جوتیارەکان دروستکراوە. ئەم هەڵبژاردنە زۆرینەی بەدەستێنانی زۆرینەی کورسیەکان ئەگەر کورد زیاتر لە 150 کورسیەکان بەدەستبێنێ هەمووی بەیەکەوە ئەوە ئەتواندرێ گۆڕانکاری زۆر نەوعی بکات. بە دڵنیاییشەوە ئێمە مەبەسمان نییە هەمان ئەو بەرنامە و ئەو سیاسەتانی کە لە ڕابردوو پەیڕەو کراوە دەش بە میلێتەکەمان ئێمە پەیڕەوی بکەین. ئێمە بە پێچەوانەوە خزمەت زیاتر بە ناوچە تورکمانیەکان بە ناوچە عەرەبە ڕەسەنەکانی کەرکووک
بە ناوچە کوردەکانیش هەمووی بەبێ جیاوازی دەیکەین بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە شارەکە بکەین و بیشی سەلمێنی و نیشانی هەموو پێکهاتەکانی تریشی بدەین بە مەسیحی بە عەرەب بە تورکمان بە کوردیشەوە کە بەرنامە و استراتیژی تازەی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەی پێنجەوە ئەوەیە کە خزمەتگوزاری زیاتر، بەرنامەی زیاتر، پێشکەوتنی زیاتر، چارەسەرکردنی کێشەی دانەمەزراندنی گەنجانی کەرکووک بێکاری هەموو بەرنامانەی کە پێویستە بۆ خەڵکی کەرکووک بۆ گەنجەکانی کەرکووک دەبێت کاری لەسەر بکەین. من لێرەوە ئەگەداری ئەوە دەکەمەوە بە تایبەتی گەنجانی کەرکووک کێشە و مەعاناتی زۆریان هەبوو لە ڕابردوو چەندین جار بە شێوەی فەرمی لە وەزارەتەکانەوە فەرمانی دامەزراندنیان بۆ هاتووە، بەڵام لە کەرکووک کێشە و گیر و گرفتی زۆر بۆ دروستکراوە بە تایبەتی لە پارێزگا کە ئەوە بەڕاستی ناعەدالەتی زۆری هەبووە. بایەخی کەمتر بە کەرتی تەندروستی دراوە بە تایبەتی لە مەنتیقە کوردنشینەکان. ئێمە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە ئەو بەرنامەی کە کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە هەموو خەڵکی کەرکووک بەبێ جیاوازی ئەو بەرنامەی کە هەیە لە ڕاگەیانەکان و بەڕاستە و خۆش هەواڵەکانمان گەیاندوێنێتە ماڵ بە ماڵی کەرکووک و تێگەیشتون ئەمجارە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرنمەیەکی تازەوە کە ئەوێت گۆڕانکاری زۆر ڕیشەیی بکات لە کەرکووک. باشە خوانە کردە کاکرزگار ئەگەر خەڵک بەهۆی نیگەرانیەکەوە یان بە هەرەوە کارێک بێ مەسەڵەن عەرەب و تورکمان بە ڕێژەی بەرفراوان بچن بەشداری بکەن و کورد ئەگەر بەهۆی گلەیەکەوە بەهۆی بێ خزمەتگوزاری و بەهۆی دانەمەزرانەوە بەشداری نەکات، ئەمە دۆخی خەڵک لە کەرکووک چی بەسەردێنێت؟ زۆر سپاس. ئەم سیستمەی ئەمجارە سیستمی هەڵبژاردن کە کەرکووک یەک بازنەیە و سیستمی سانتلیگۆیە بەڕاستی کاریگەری زۆری دەبێت. ئەگەر هەر پێکاتێک بە تایبەتی کورد ئەگەر بە شێوەیەک بەشداری نەکات کە وەکو پێویست نەبێت، بۆیە هەر پێکهاتەیەک کە زۆرترین بەشداری هەبوو بە تەکید زۆرترین کورسی دێنێت. تەنانەت لە کورسی پێکهاتەکانی تریش ئەخوات ئەگەر پێکهاتەکە کەمتر بەشداری کات، بۆیە ئەبێ هەموو دەنگدەرانی کورد لە کەرکووک بەشداری هەڵبژاردن بکەن، بەشداری دەنگدان بکەن، چونکە کەمی بەشداریکردن کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کەمی کورسی. بە تەکیدیش خۆ ئەگەر لە ڕابردوو کێشە و گیر و گرفت هەبووە، ئەگەر لە ڕابردوو ئەوە تا ئێمە باس لەوە دەکەین کە غەدرێکی زۆر لە گەنجان لە دانەمەزراندنیان لە خزمەتگوزاری ئەوانە کراوە، بەڵام ئەسبابەکەشی وازحە کە دەسەڵاتی بەڕێوەبردننی شار نە لە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، نە لە لای هێز و لایەنە سیاسیەکانی تریش بووە. بەشداریکردنی کورد لەم جارە بە دەنگدانیان بۆ هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بە دڵنیاییەوە گۆڕانکاری دەبێت. جارێکی تر کەسێک ناتوانێت جیاکاری بکات نەهێڵێت گەنجی کورد یاخود دەرچووەکانی با بڵێن کۆلیژەکانی کەرکووک و ئەوانە ڕێگەیان پێ نەدات دابمەزرێ بە ئەنواعی شێوە کێشە و مەشاکیلیان بۆ دروست بکرێ و کێشەی خزمەتگوزاری و پێداویستی و کێشەی کەرتی تەندروستی و کارەبا بۆ لادێکان ئەوانە بە هەمووی بەوە چارەسەرەکرێ کە خەڵکی کورد بەشداری بکات، نوێنەری خۆی دیاری بکات، تا ڕێژەی کورسیەکانی کورد لە کەرکووک زیاتر بێت. ئەوەندە ئەتوانم بڵێم لە ناو ئەنجومەنی پارێزگا دەنجیان دلێرتر دەبێت، بەرنامە و پرۆژەکانی پێویست دەکات بۆ هەموو کەرکووک جێبەجێ دەکرێت، چونکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەموو دەسەڵاتێکی هەیە بۆ دانان و لادانی پارێزگار، بۆ دانان و لادانی هەموو بەڕێوبەرە خزمەتگوزاریەکانی لە کەرکووک هەیە. بە دڵنیاییەوە بەشداریکردن گۆڕانکاری زۆر ینی دەتوانرێت کاکرزگار بڵێ خزمەتی خەڵکەکەش دەبێت. ئەو دەتوانرێت بڵێ کە ئەگەر بێت و کورد بە ڕێژێکی باش بەشدار بکە و ڕقمێکی باش لە ئەنجومەنی پارێزگا بێ، ئەکید ڕنگدانەوێ بێ لەسەر ئیدارە و بەڕێوبەر فەرمانگەکانی کەرکووک و بۆ هەموو شارەکانی تر کە باسێکن، بەڵام کەرکووک وەکو ڕەمزێک ئەتوانێت ئەو کاتە خەڵک گلەی بکات، توانێت کە بەڕێوبەرێکی کوردە بوو، محافزێکی کوردە بوو، لە دیوانی پارێزگا کوردێک هەبوو، ئەتوانێت وەختە گلەی بکات مەسەلەن لە بارەی کێشەی جوتیاران، لە مەسەلەی خزمەتگوزاری گەڕەکە کوردیەکان، مەسەلەن لە مەسەلەی دانەمەزراندنەوەی کە هەیە 17,000 پلەی وەزیفیە بۆ 2500 کورد تێیدا جێگەی کراوەتەوە.
ئەم غەدرانە ئەتوانرێت لە ئەنجومەنی پارێزگا و لە ناو محافەزە کەم بکرێتەوە لانی کەم؟ بەتەکید ئەزانی چۆنە من باسم کرد لە ڕابردوو پارێزگار هیچ دەسەڵاتێکی تر نەبووە، هیچ ئەنجومەنێکی کە نەبووە کە ڕقابی بێ بە دیارسەریەوە چاودێری بکات، چاودێریەکی ئەنجومەنێک نەبووە کە ڕقابی بێت بەسەر کەرتی بەسەر بەڕێوەبەراتی تەندروستی بەسەر پەروەەردە بەسەر شارەوانی بەسەر هەموو شوێنەکانی کە ئێستا کە ئەو ئەنجومەنە دروست دەبێت کە خەڵکی کەرکووک خۆی دەنجی پێدات هەموو بەڕێوبەرگی فەرمانگەکانی کەرکووک ئەکەونە ژێر چاودێری ئەنجومەنی پارێزگا و بە ئاسانیش هەر بەڕێوبەرێک لە هەر شوێنێک بێت هەر کاتێک بیاوێ وەکو پێویست خزمەت نەکات کێشە دروست بکات خزمەت گوزاری تەقدیم بە هەموو شارەکان نەکات یان کێشە بۆ دامەزراندنی دەرچوانی هەموو قۆناغەکانی ئامادەی و زانکۆ و پەیمانگاکان بکات ئەو ئەنجومەنە دەسەڵاتی هەیە ئاڵگۆڕ بکات ئەتوانێت پارێزگار بگۆڕێ ئەتوانێت بەڕێوبەری هەموو دائیرەکان لە کاتی پێویستکە کەم تەرخەم بوون لە ئەرکەکانی خۆیان لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا بیان گۆڕێت ئەوە خۆی لە خۆیدا واتە دەسەڵاتی خەڵک ئەو ئەنجومەنی پارێزگایە بەیانی هەر بەڕێوبەرێک کە کێشە و گیر و گرفتی هەبوو یاخود وەکو پێویستکاری نەکرد لە ڕێگەی گەڕەکەکانی کەرکووک شار و شارۆچکەکانی کەرکووک ئەتوانن لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە لە ئەنجومەنی پارێزگا گۆڕانکاری بکەن لەو پۆستانەی کە هەیە کاگەر کەم تەرخەمی بکەن. باشە کاک ڕزگاریانی لەوە تێگەیشتم کە بەڕاستی ینی خەلەلێکی ئیداری هەیە لە کەرکووکا کە کورد تێیدا بەشدار نییە بەڵام لە بەغدا پەرلەمانتار هەیە وەزیر هەیە مەسەلەن بەڕێز سەرۆکۆمار هەیە ئەگەر بێت و جەبهەی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک لە سەلاحەدین لە دیالە لە لەینەوە بەهێز بکرێت کورد ناتوانێت مەسەلەن ئەگەر کێشەیەکیش لەسەرەوە دروست بکرێت یان لە خوارەوە دروست بکرێت بێکەوە هەماهەنگ بێ و 160 بۆ هەفتای کێشەکان کەم بکرێتەوە. بەپێی یاسا جگە لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە باست کرد کەم بکرێتەوە دیارە ئێمە لە ڕابردوو نەک هەر لە مەسلەی خانەقین ئێمە لە خانەقینی کێشە و گیر و گرفتی خزمەت گوزاریمان هەیە لەوێژ وەکو پێویست بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە هەیە و کە کراوە کە یەکێک لە دروشمە ئاساسیەکانمان بەدەستهێنانەوەی دەسەڵاتە بۆ هەموو بۆ با بڵین هێز و لایەنە سیاسیانەی کەم ئامانزیان بۆ خزمەت بکەن ئێمە لە مەخمور و لە دووسخورماتوش بە هەمان شێوە لە نەینەوە و شنگاریش ئەو کێشە و گیر و گرفتانە لەو ناوچانە هەیە کە زیاتر با بڵین کوردی تیا دەژێت ئەم خەلەلە لە پارێزگاکانی تریش عێراقیش هەیە تەنانەت ئێمە ئەو کێشە و گیر و گرفتانی کە لێرە باسی دەکەین بۆ گۆڕانکاری لە پارێزگار لە محافەزەکانی کەش چونکە ئەنجومەنی پارێزگاش ماوەی شوی پارێزگاکانی تریش ماوەیە کە لە کاری ڕایان گرت و هەڵبژارنەکەشیان دواکەوت گۆڕانکاری لە ئەوێش کێشە و گیر و گرفتی دروست کرد بوو خزمەت گوزاری لەوێش کێشە و گیر و گرفتی دروست کرد بوو بۆیە باشترین چارەسەر بۆ چارەسەرکردنی هەموو کێشە و گیر و گرفتەکانی خەڵکەکانی خۆمان هاوڵاتیانی کەرکووک خانەقین بەشداریکردنە لە هەڵبژاردن بۆ ئەوەی ئێمە ئەو ئەنجومەنی پارێزگایی کە لە ڕابردوو نەبوو دروست بکرێ و ڕێژەی کورسیەکان زیاد بێت بۆ ئەوەی بتوانن ئەو خەڵکانەی باش کار ناکەن خزمەتیان نەکردووە خوا نەخواستە دەسەڵاتەکانی خۆیان بە شێوەیەکی نایاسایی و ناتەبیعی و بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێناوە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتێکی زۆر گەورەی لە پارێزگار ئەتوانم بڵێم چارەسەری زۆربەی زۆری کێشەکان بکات هەموو ئەو پێداویستی و هەموو ئەو گۆڕانکاریانی کە هەیە نەک لە 170 لە 100 دەتوانم بڵێم حکوومەتی مرکزی تەنها بودجە و هەندێک پێداویستی زۆر تایبەتین دەکات باقی پرۆژەکان ئەنجامدانی پێشکەشکردنی خزمەت گوزاری دامەزراندن هەموو پێداویستیانێک کە هەیە ئەتواندرێت لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگاوە بکرێت و لە هەمان کاتیش هەم لە هەر پارێزگایەکە پارێزگار و بەڕێوبەری فەرمانگەکانیش لە ڕابردوو چاودێر نەبوو چاودێرێکی ڕقابی ورد نەبوو بە کەیفی خۆیان کۆمەڵێک بابەتی خراپ بەکارهێنانی دەسەڵاتیان کردبوو هەر بۆیش بە ڕێژەیەکی زۆر چۆن دەڵێ کەوتبوونە بەردەستی نەزاهە ئەوانە بەڵام ئەم ئەنجومەنی پارێزگا کە کار بکات زۆرترین کێشە و گیر و گرفتەکانمان چارەسەر دەکات
خزمەتگوزاری باشتر دەکات ڕنگ بێ بەشێک لە بەڕێوەبەری فەرمانگەکان بە پارێزگاریشەوە کە ئەو چاودێرە لە بە دیارسەریەوە بێت نەتوانێت وەکو ڕابردوو بە شێوەیەکی خراپ دەسەڵاتەکانی بەکار بهێنێت و خزمەتگوزاری وەکو پێویست تەقدیم نەکات. باشە کاک ڕزگارەوەی ئاگادار بێ عەرەب و تورکمان ئەوانەی کە جێندایەکیان لە پشتەنەک عەرەبی ڕەسەن و ئەوانەی تر مەسەلەن چ لە بەغدا چ لە وڵاتانی ئیقلیمی داعم دەکرێن بۆ بەرامبەر بە کورد بۆی ڕێژەی کورد کەم بکرێتەوە و لەناو ئەنجومەنی پارێزگای داهاتوودا. ڕێژەی کورد لە ڕابردوو ڕژێمی فاشی بەغدا بە تەعریب و بە تەرحیل و بە شەهیدکردنی سەدان و دەیان هەواڵانی پێشمەرگە و تێکۆشەری ئەم شارە نەیانتوانی کورد دەنجی کورد کەم بکەنەوە. ئێستاش ئەوانەی ئێستاش کە هەن ناتوانن دەنجی کورد کەم بکەنەوە. کورد خۆی هەیە لە ناو شارەکەی خۆی ماوەتەوە لەسەر خاک و شاری خۆیەتی بە پێی هەموو بەڵگە و دیکۆمنتە مێژوویەکان خۆتانزان کەرکووک شارێکی کوردستانیە بە پێکەوە ژیانی هەموو پێکهاتەکانی کەتیایەتی ئێمە بڕوامان بە برایەتی و پێکەوە ژیانی پێکهاتەکان هەیە لە برا تورکمان و عەرەبە ڕەسەنەکانی کەرکووک و کلد و ئاشووریش. بەڵام ئەو هەوڵانە لە ڕابردوو خۆتانزانن هەمووی پوچەڵ بوون دوای ئەو هەموو چۆن دەڵێ ئەو هەموو غەدر و زوڵم و زۆرەی لە شاری کەرکووک کراوەتەوە. ئێستا خەڵکی کەرکووک گەڕاوەتەوە سەر شار و شوێن و ماڵ و حاڵی خۆی و بە ئاسانیش بۆ هیچ کەسێکی شۆڤێنی ناتوان بەجێی ناهێنێت. لە ڕابردووش ئەزممویەوە هەیە کە کەرکووچەکان جارێکی تر کەرکووک بۆ هیچ کەسێک بۆ هیچ شۆڤێنیەک بۆ هیچ قین لە دڵێک بەجێ ناهێنێت. بەڵام هەوڵ هەیە ینی مەسەلەن ئەوان بە ڕێژەی بەرچاو بەشدار بکەن و بتوان کورسی زیاتر بێنن و کوردیش سارد بکەنەوە بە جۆرێک لە جۆرەکان لە کاتی انتیخاباتە. ئەمان هەموو پێکهاتەیەک هەوڵی خۆیەدا بۆ ئەوەی زۆرترین بەشداری کە ئەبێ گەلی پێکهاتەی یاخود گەلی کوردیش هەموو خەڵکی کەرکووک و خانەقین و کوردی هەموو ناوچە کوردستانیەکان بۆ ئەوەی جارێک بیسەلمێنن کە ناوچەکانیان چۆن دەڕێ بە دەنجی خۆیان بیسەلمێنن کە ئەو ناوچانە کوردستانین کە زۆر لە ناحەز و شۆڤێنەکان نوکۆڵی لێ دەکەن. و جارێکی تریش ئەوەیە کە ئێمە کێشە و گیر و گرفتی لە زۆر مەجال بۆمان دروست کراوە ئەوەی کە لە پێشوو باسم کرد لەسەر مەسەلەی چۆن دەڵێ تەهمیش یاخود بەلاوەنانی کورد دانەمەزراندنی گەنجەکانی کورد دەرچوەکانی کورد کێشە و گیر و دروستکردن بۆ خوێندنی کوردی لەو ناوچانە بە تاکید خەڵکی کوردیش بە هەمان شێوە بە هەمان نەفەس خۆشبەختانە تێگەیشتووە لەوەی ئەم هەڵبژاردنە گرنگە ئەم هەڵبژاردنە چارە نووسی کوردستانی بوونی ئەو ناوچانە دەسەلمێنێت دەشزانن ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری دەکات ئەم هەڵبژاردنە جارێکی کە ڕێگە نادات خەڵکی غەریب خەڵکی ناتەندروست حکومیان بکات و ئەنجومەنی پارێزگاش ئەنجومەنێکی مەدەنی دیموکراسی چاودێری خزمەتگوزاری بۆ هەموو منتیقانە پێشکەش دەکات. بۆیە بەشداریکردنی کورد زۆر گرنگە. هەر کەم تەرخەمیەک لە بەشداری نەکردن کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر دەنجی کورد لەسەر کورسی کورد. کورسیەکانی کەرکووک 15 کورسیە بە کورسی کۆتاکەوە 16. ئەگە کورد بە هەموو لیستەکانیەوە نەگاتە 9 کورسی دیارە کێشە دروست دەبێت و کاتە لەسەر دیاریکردنی پارێزگار و شوێنە گرنگەکانی تر کە ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر دەنگدەری کورد خۆی چونکە تو ئەگەر نوێنەرە زیاتر بێت لە نوێنەری زیاتر بێت دەنگدەر زیاتر بێت ئەو کاتە تەنانەت لە دامەزراندنیش کە ئەو ڕێژەیە دیاری دەکرێت بۆت بە پێی ئەو ڕێژەیە کە تۆ وەکو چەند تۆ با بڵێن ڕێژەکەت ژمارەکەت بەشداریکردنەکەت لەو هەڵبژاردنە چەند بووە ئەوە کاریگەری دەبێت لەسەر هەموو پشکەکانی کە بۆ هێز و لایەنە سیاسیەکان دیاری دەکرێت ئەم پێکاتەکان. بەڵێ بۆ بورە کاک ڕزگار چەند گرنگە ئەو هەفتەیە کە ماوە ئەو چەند ڕۆژەی کە ماوە هەندێک هێز و لایەنی سیاسی هەیە کە واز لە ململانەی کوردایەتی و یەکتر شکاندنی یەکتر بێنن بەڵکو تیجاهەکە ڕۆ و سەرخستنی هەڵبژاردنەکە و پێکهاتەی کورد بێ لە کەرکووک و خانەقین و دووسخۆرمات و شنگال و مەخمور و مووسڵ.
ئێمە کارێکی باش نییە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نین ئێمە هێز و لایەنە سیاسە کوردیەکان بکەونە گیانی یەکتر لە نەتیجە هەمومان بەیەکەوە لەو شارە ئامانجمان هەیە بە تایبەتی ژێچێتی نیشتیمانی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەی چەتری کۆکەرەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان بین هەمومان بەیەکەوە کار بکەین بۆ ئەوەی بەڵێ کاک ڕزگار پێچێ تۆ بەهۆی ئەوەی کە لە کەرکووچی هیلاک بی ئاوک بخۆرەوە بۆی ئیسراحەتێک بدەیتە قورگت من پرسیاری ئەوە کەم کە بەڕاستی درێژە بەوە بدەین کە ئێمە ئەو بابەتەوەکو بابەتێکی نەتەوەی سیرکەین چەند یەکێتی و پارتی کێشیانێ چەند پارتی و لایەنێکی تر چەند یەکێتی و لایەنێکی تر بەڵام ئەو بابەتە بچێتە دۆخێکی تەواو نەتەوەیەوە ئێمە لە پێش هەڵبژارنەکان لە پێش ئەوەی ئێمە لیستی کاندیدەکانیش تەقدیم بکەین داوامان کرد لە هەموو لایەنەکان کە بەیەکەوە بین بەداخەوە لە هاوپەیمانێک کە جێبەجێ نەکرا بەڵام ئیستاش ئێمە لە بەردەمی هەڵبژارنین چەند ڕۆژێک ماوە داواکارین هەموو کەرکووک هەموو دەنگدەرەکان بەشداری بکەن بەشداری کارا بکەن ئێمەش داوا لە هێز و لایەنەکانی کەش دەکەین کە پەنا بۆ شکاندن و ناوزڕاندن و ئەو بابەتانە نەبن ئێمە بە تایبەتی پێویستمان ئەوەی هەمومان یەک ڕیز و تەبابین بەڵێ باشە کاک ڕزگار دوا پەیامی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم دیارە بەهۆی باری تەندروستیان قورگت نابێت درێژە بە بەرنامەکە بدەم پرسیاری ترم زۆر مابوو بەڕاستی بەڵام دیارە بەڕێزت بەهۆی لە بانگەشەی قورگت یارمەتیت نادا بەردەوامبی دوا سەرنجی بەڕێستان ئەگەر بتوانی من داوای لێبوردن دەکەم بەڕاستی من تۆزێ ناتەندروستم دوا پەیامم بۆ هەموو خەڵکی کەرکووک بۆ جەماوەری کەرکووک بۆ هەموو ناوچەکانی کەرکووک ڕۆژی هەژدەی مانگ هەڵبژاردننی گشتی کەرکووک دەست پێ دەکات و شانزەی مانگیش دەنگدەرانی تایبەت دواتە بۆ پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ داواتان لێ دەکەم دەنگ بدەن بە کەرکووک لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە داوا لە خەڵکی خانەقین و پێشمەرگە و هێزانیەکانی خانەقین دەنگ بدەن بە لیستی 120 و بۆ جەماوەری نینەواش دەنگ بدەن بە لیستی ئیتیحادە هەلنینەوە و قورماتوش کاندیدێکمان هەیە بۆ ئەوەی بە دەنگدانی هەمووتان چارەنووسی کوردستانیەتی کەرکووک دڵنیاتان دەکەمەوە بۆ هەموو لایەنەکان بۆ هەموو هێزولایەنە سیاسیەکان سەلماندنی کوردستانیەتی شارەکانتانە ئێمە بە پرۆسەیەکی لە ڕابردوو بە کێشە و گیر و گرفتی زۆر گەورە هەندێک لەو شارانە لە ژێر دەستمان دەرهێنرا بوو بە دەنگدانی ئێوە دەسەڵات دەگەڕێتەوە بۆ لای خۆتان بۆ لای خەڵکەکەی خۆتان کە بە دەنجی خۆتان دەبێت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەمان دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیوای سەلامەتی بۆ بەڕێستان بە هیواین کە لە گفتوگۆی سەرکەوتنەکان بەرنامەیەکی تر بکەین زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە کەرکووکەوە لەگەڵ مامون میدەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ